تەمەنی 20 ساڵە بەڵام هاوشێوەی منداڵ دەردەکەوێت. هەر لە منداڵیەوە تووشی گرفتێکی تەندروستی دەبێت. پزیشکەکان ئاماژەیان بەوەدا کە لە تەمەنێکی کەمدا گیان لەدەست دەدات. حەزبوڵڵا منداڵە بە تەمەنەکە. حەزبوڵڵا منداڵێکی ئاسایی بووە، هەروەک منداڵەکانی تری هاوتەمەنی. لە وڵاتی داغستان لەدایک بووە. لە تەمەنی 5 ساڵیدا دایک و باوکی هەست بەوە دەکەن کە منداڵەکەیان گەشە ناکات. بۆ ئەوەش سەردانی چەندین پزیشکی پێدەکەن، بەڵام هیچ کامێکیان نەیان دەزانی هۆکارەکەی چییە. تا لە کۆتاییدا بۆیان دەردەکەوێت کە حەزبوڵڵا بەدەست نەخۆشیەکی دەگمەنەوە دەناڵێنێت. ئەویش بریتیە لە کەم دەردانی هۆرمۆنی گەشە. پزیشکەکان ئاماژەیان بەوەدا کە دەبێت بە زوویی چارەسەر بکرێت. ئەگەر وانە بێت ئەوە لە تەمەنێکی کەمدا گیان لەدەست دەدات. بەڵام بەداخەوە کە ئەو چارەسەرە لە داغستان نەبوو، بۆیە دەبوایە لە دەرەوەی وڵات چارەسەریان وەربگرتایە. ئەوەش نرخەکەی زۆر بوو، خێزانەکەی نەیان دەتوانی ئەو بڕە پارەیە دابین بکەن. بەڵام لەگەڵ ئەوەشدا نەخۆشیەکەی وای لێ کرد هەموو ژیانی بە تەواوەتی بگۆڕێت. لە دوای ئەوەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا چەند گرتە ڤیدیۆیەکی کۆمیدی بڵاو دەکاتەوە، لە ماوەیەکی کەمدا ڤیدیۆکانی کاردانەوەی زۆری لێ دەکەوێتەوە. بە شێوەیەک لە ماوەی ساڵێکدا ژمارەی شوێن کەوتوانی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەگاتە 2 ملیۆن کەس. دوای ئەوە دەبێتە کەسێکی ناسراو لەگەڵ چەندین کەسایەتی بەناوبانگ دەردەکەوێت، وەک زۆرانبازی ئەفسانەی حەبیب بە شێوەیەک کە زۆر کەس وایان دەزانی کوڕی ئەوە. هەروەها لەگەڵ شێف بوڕاکیشدا چەند گرتە ڤیدیۆیەکی هەیە. حەزبوڵڵا بەهۆی گرتە ڤیدیۆیەکانیەوە توانی سامانێکی باش کۆ بکاتەوە. لە ئێستادا لە دووبەی لە بورجی خەلیفە ژیان بەسەر دەبات. هەروەها خاوەنی ئۆتۆمبیلی گرانبەهایە، بە یارمەتی هاوڕێکانی دەتوانێت شۆفێری بکات. لە ئێستادا حەزبوڵڵا تەمەنی 20 ساڵە. ئاواتی ئەوەیە لە داهاتوودا ببێتە پیاوێکی بازرگان. ئێستا تۆ پێم بڵێ، ئایا تۆش ڤیدیۆکانی حەزبوڵڵا دەبینیت؟